دووبارە سڵاتان دەبێ ئەم ئێوارەیە لە تەوری دووەمدا میوانێکی خۆشەویستمان لەگەڵایە کە هیچ کاکاوەیە کاکاوە بەخێر بیت ئێوارە باش سڵای خۆت بگەێنە زۆر سڵاو و ڕێزمێ بۆ بینەرانی بەڕێز بۆ بەرنامەکەشتان بۆ وستافە جوانەی ئێناختی دوو زۆر بەخێر بیت کاوایەکێک بۆ لەو خوێندکارانەی کە لە پرۆگرامی خۆشترین دەنگە لە قۆناغەکانی سەرەتاوە بەردەوامی هەبوو و ئەوەی جێشان نازیە بۆ کاوە پلەی یەکەمی بەدەستێنە با بگەڕینەوە بۆ ئەو سەردەمە یەکەمین قۆناغ لەوێەوە دەست پێ کرد و لەوێەوە دەرکەوتیت و خەڵک تۆی ناسی چی بە تۆ بەخشی خۆشترین دەنگ؟ خۆشترین دەنگ غێری دیوە معنەوەکەی کە پاڵ پشتێکی بێز و بۆی کە منی تر بتوانم کاری هوەری بکەم و سیقەی ئەو چوار مامۆستایە و بەشێکی زۆری خەڵکی کوردستان کە دەنگیان بە من نەوە و پاڵ پشتێکی معنەوی زۆر بوو من و لە ڕۆمادیەکەشەوە خەڵاتی بەرنامەکە سیارێ بوو کە دەرچوو بە خۆشحاڵی وەک یەکەم بووم سیارێکم زین چی لەو سیارێ کرد لێم خۆڕی دەستەکانت خۆش بێ بە خێراتنی ئەو پیاوە شیرین و دەست و پەنجە شیریناناکەین کاکە بڵند و کاکە پێشەوای خۆشەویست زۆر زۆر بەخێر بێن ئەم ئێوارەیە گوێمان پڕەکەن لە میوزیکی خۆش لەگەڵ کاکە کاوای بە دەنگە شیرینەکەی پێت خۆشە پێکەوە بگەڕینەوە بۆ یەکێک لە یادەوەریەکانی خۆشترین دەنگ یادەوەری خۆشترین دەنگ هەموو ئەو چرکە ساتانی لەگەڵ ئەو هاوڕێ و ئازیزانەیە بووین خۆش بووە بەڕاستی ئەزمونێکی تازە بوو کە لە ئاستی خۆتا کۆمەڵی خوێنکار و کۆمەڵی کە زەناسی کە هەمویان مۆزیقین و هەمویان هونەرین ئەوە یادگارێکی خۆشە هەموو چرکانی کە لێرە بەسەرمان بردووە لەگەڵ ستافەکە و ئەو بەڕێزانی لێرەوە پێت خۆشە بە ڤیددیۆیەک پێکەوە و کاتانی لێ بردوتە سەر پێکەوە ببینین با بەشێکی کەم لەو ڤیددیۆ ببینین فەرموون ئەم دڵای وەک بێت پرێستێ ڕۆکاتە چاوەکە نوێژەکە بۆ تیشکی چاو و زوڵفە تێگاڵاوەکە گەرچیای شێری بەزابری خۆندەرە و پێڵاوەکە کاوە جەمال لە سلێمانی خۆشحاڵم کاتم بەشداری لەم بەرنامەیەکەم هەریش نەبێ ئەتوانین کۆمەڵێ هاوڕێ و کۆمەڵێ بەرەمەند بناسیینە ئەستی خۆمانە هەستێکی خۆشە بەڕاستی بەڕاستی شڵەژە و وەڵامی تر هیوادارم سەرکەوتم توانیم ئەم قۆناغە بە سەرکەوتوی بڕم پێشم ناخۆشەکە کۆمەڵی هاوڕێ هەبووە پێم وایە بێ مامۆستا دیاریکرداغیەوە هەڵبژارکە بیبی بە مامۆستا نەجمەدین باشە هیوای سەرکەوتنە بۆ خوازین بەڵام ئیتر ئەمە کەوتوتە سەر ئەو کەسانی کێنە ئێرە هەڵەبژێرن یاننا سەرکەوتوو خۆشترین دەنگ کاوە لە سلەیمانی
دووبارە سڵاتان دەبێ چاستێکەکەتە بۆ کاتە هەمووی ڕایە کرد بۆلات هەمووی خۆشەویستی خۆی و جارێکی تر دەستخۆشی خۆی دەرەبڕی تەوان ناستێکی زۆر زۆر خۆشە بیرە یەکەم لەسەر ئاستی ئەو پارچانی کە خەڵک ئەیتوانی بەشدار بێت لەو بەرنامەیە پلەیەکەمی شانازیەکی زۆر بوو بۆ من جێ خۆشحاڵی بوو زۆر لە ڕووی ترس و شەرمەوە لەبەرو یەکەمین جارە بچیتە سەر ستەیج و یەکەمین جار بوو بەرکەوتنتە بێت لەگەڵ جەماوەر و لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی بازمون و بەتوانادا چۆن بوویت؟ وەکو یەکەم جار ترسێکی زۆر زۆرە ترس و سترێسی گۆرانی بێش لەو ڕۆژەی دەست پێکاتە و کاتی واز لە گۆرانیانی تەواو ناوێت لەسەر مەسرح و لەسەر ستەیج بەڕاستی هەموو کاتێ ئەوارێ ئێستا ژوایە؟ ئێستا شەر دەبا ئێستا گوێمان لە گۆرانی پێ فەرمووی.
لساحي عشقا چاپوك صار نبي او عقل يا اخوة يا اخوة بشيشتي بي كري وكولا كود اربابتي بي بكاس كولا كود اربابتي بي زۆر سپاس. دەستەکانتان خۆش بێت ماندوو نەبن. زۆر سپاس. دەوستانتە لە بە ئاوا جوان بتبین بووی دەستەکانت خۆش بێت. بژیت. باباس لە بەردەوامبوونت بکەین کۆمەڵێک مامۆستا بڕوای خۆیان بەخشی بە تۆ کۆمەڵێک خەڵک SMSیان نرد و بڕوای خۆیان بەخشی بە تۆ چەندین مامەسا لە پشکارەکانی تۆ ماندوو بوون وانی باشیان پێوتیتەوە هەڵبژاردننی باشیان پێدایکە فلانە گۆڕانی بڵێ لەگەڵ دەنگی تۆیا باشە بەڵام وەستایت بەردەوام نەبوویت چەند ساڵێک تێپەڕی و بەردەوام نەبوویت هیچ بەرهەمێکت نەبوو بۆ ئەلبەتە شتانی باس کرد هەمووی ئەو دیۆمانەوەیە کاڵێم بۆ من زۆر بوو لەو بەرنمەیە کە بەدەست مێنا بەڵام ڕاستەکەی هوەریش تەنیا قسە نیە و هەم ئەو دیۆمانەوەی پێویستە هەم ئەو پەیوەندی و ئەو علاقەتە شخصی لەگەڵ ئەو مۆزیقیانەوە و خەڵکی کە ئایناسی لە بواری خۆتا ئیشەکەن دوایەوە من ئەمشم خوێند ینی ئەو کاتە لە سەرەتای ئەو بووم کە 6 تەواوی تر تۆزێ لەبەر دەرەجە شت چوومە دواوە لە مەسەلە هوەرێکەیە دوایەوە ڕاستەکەی دیمادیش کە گرنگە بۆ گۆرانی بێش هەمیشە کارەکانە بەمادە ئەکرێ نەک بۆ من بۆ هەموو هونەرمەندێک وایە ئەم چەند ساڵی دوایی نەک هونەرمەندان هەموو کەسێک ڕەنگە ئەو بربەستە لە پێشی ئیشەکانی و دروست بێ کە مادەیەکێکە لەوەی کە بتوانێت ئیشەکانە بە سەرکەوتوی ئەنجام بی بەڵام ڕاستەکەی وەکو معنەویات لە هونەراوەکەوەی کە حەزم بە هونەر بێ من هەر وا هەستەکەم بەردەوام دانەبڕەوەم ئینشاءڵڵا شتی تریش ئەبێت. چۆن دانەبراویت؟ دانەبڕانەکە بە بەردەوامی ئەگەر بتوانم لە یادەکانە بۆ نمونە لە یادی ئەنفالە لە یادی خەڵەبجیایەوە ئەو یادە و بۆنە کوردیەکان و هەمیشە بەشدار بووم لە ڕێگەی ئەو ستافەوە کە لە جامیعی خۆمانە لە زانکۆیە دروستمان کردووە و ئەو کۆمەڵە و ڕێکخراوانی کە پژگیریان کردوونی توانیمانە بچینە لای ئاوارەکانی ئەو ئاوارانی کە ڕۆیان لە هەرمی کوردستان کردو توانیمانە دڵی مناڵەکان خۆشکەین یعنی ئەمە بۆ خۆی ڕەنگە یەکێ بێ هەر لەو هەدەفانی کە هونەرمەند حەزی پێێتی و خزمەتی پێیەکە ئەوش خزمەتکردنە لەو لایەنانەوە ئەوە خزمەتی تری هونەر ئەگەر وەکو کلیپ و بەردەوام بوون ئەوە سوودێکی بۆ خۆتەکە بەڵام و ئیشێکی ئەمە کردومانە ڕاستەکەی بەخۆبەخشانە کردومانە و نیشانەی بەردەوامیمان بۆ و نیشانەی ئەوە بۆ کە حەزەکەین خزمەتکەین بەڕاست. لە خوێندنا لە چ پلەیەک دای؟ لە دوی زانکۆ. لە چ بەشێک؟ لە ئەندازیاری کوشت و کاڵ. زۆر باشە ئافرین با گومان لە بەرهەمی دواتر بێ دواتریش کۆمەڵی قسەیترەکەین ئەم بەرهەمە هیچەیە؟ ئەم بەرهەمە بەرهەمێکی فۆلکلۆرێ پێم وا بێ من لە سەرزاری کۆمەڵی هونەرمەند جۆم لێ بووە لەوانە کاک عەدنان کەریم و کۆمەڵی هونەرمەندی تر. زۆر باشە فەرموو.
لا خزوة آگر ببی تو عزیزکم شادیم لدلوی آگر ببی تو عزیزکم شادیم لدلوی دلوی بناشتن ای هوای آرتی گلوی لو دمي راضلم لدا وبران من ديواني شاوي جواني شاوي جوان گرچی خوچی وڵاتی چاو جوانانێم ئەمانێم ئەمانایی گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانێم چاوی جوانم ندیتر بە چاوانم ئەمانەی لە خۆم غەریبەیە ڕەنگ زەردی خەزان عەزیزەکەم خاتای پاییزان ڕەنگ زەردی خەزان عەزیزەکەم خاتای پاییزان ڕازەردیەکەی من ئەی هاوار گۆری عەزیزان ڕازەردیەکەی من ئەی هاوار گۆری دەستەکانت خۆش ماندوونە بن هەموو لایەک دەست خۆشتان لێکم پەیوەندیت لەگەڵ و هاوڕێیانی تر تاکە لەگەڵ لە خۆشترین دەنگا پەیوەندیتان هەبوو یاخود بەردەوامیتان هەبوو هیچ پەیوەندێکت ماوە لەگەڵیانە پەیوەندێکە هەروەکو لایانی هاوڕێتی و ئەوانە بەردەوامە بڵێ ڕۆژانە لێگە پرسین و سەردانی یەکەکەین جاری وایە لە مەسەلەی هونەری و ئەوانەشە بخۆمان خەریکە بین جاری وایە باشە بەڵام نابێتە ئەوەی کە تاین کلیف ئەو شتانە نەمتوانیوە ڕاستەکە باسی ئەوت کرد کە
ئەبێت یەکێک بۆ نمونە موزیسیانێک هاوکاریت بکایە خودت لێت نزیک بن بۆی هاوکاریت بکەن و ڕێنماییت بکەن بۆ هەڵبژاردننی کارە هونەریەکانت. ئەگەر بڕیار بێ گۆرانیەک بڵێ یان سید یەک تۆمار بکەیت گۆرانیەک تۆمار بکەیت حەزەکەیت کێ یارمەتیت بە کێ ڕێنماییت بکە یا لە چ ستایلە گۆرانی بڵێ؟ سەرکەوتنی هەر هونەرمەندێ ڕاستەکەی ئەوەیە کە ستایلێکی تایبەت بەخۆی هەبێ نەک لێکچوونەوە، بەڵام هونەرمەندی زۆرە کە کارەکانیان جی شانازین بۆ هەموو کەسێک و بۆ هونەرمەندانی دوای خۆیان کاتوان گۆرانی بڵێن کۆمەڵی هونەرمەندمان ماوە خۆشبەختانە کە ماوەن کارەکانیان کاری زۆر جوانن لەسەر ئاستی هەموو ناوچەکانی کوردستان و ئەو هونەرمەندانش ڕاستەکەی ئێمە توانین سوودیان لێ وەرگرین بچینە لایەن، بەڵامی تر ئەوەش ئەکەوێتەوە سەر بەردەوامی خۆت و چالاکی خۆ کە بتوانین ئەو هونەرمەندانەش یارمەتی و بەن و دەستی یاوکاری و بەدرێز کرد بۆ درێژ. شارەزایت هەیە لە زاراوەکانی تری کوردستان؟ نەخێر هیچ کرمانجیش؟ ڕەنگە تێ بگەم من خۆم ناتوانم. هیچ گۆرانێکی کرمانجیت گوێ بۆیان لەبەرت کردووە؟ گوێ لە گۆرانی کرمانجێگرم بەڵێ بەس ئیتر ڕەنگە توانایەکی زۆری بوێت تۆزێ قورسە بۆ کەسێکی سۆرانی کە بتوانێت گۆرانی بڕوا ناکەم. حەزت لە چ گۆرانێکی کرمانجی بووە؟ ڕاستەکەی کرمانجەکان گۆرانی بادینەکان شتی زۆر هەیە حەزم پێێتی گوێ لێگرم بە بەرداوام، بەڵامی تر بۆ نمونە ئێستا یواناتە خەڵم ڕاستەکەی. باشە شارەزایت لە مەقامە هەیە؟ وەکو شارەزایی توانم بەسەریانە هەنیشانە شکێتەوە کاتوانم ئەدەیان بکەم، بەڵام و شارەزایەکی تاو ناتوانم ئەوان. باشە لە خۆشترین دەنگا بە چه گۆرانیەک زیاتر خەڵک حەزی لە دەنگت کرد وەزانی مەهارێکی باشت هەیە یان توانایەکی باشت هەیە بۆ گۆرانی وتن؟ بەگشتی خەڵکی سلێمانی و دەوروبەری حەزیان لە ڕیتمی ئەو گۆرانی سلێمانیانی کە لە ساڵانی هەشتاکان و دواتراوتراون. من ئەو گۆرانیانم هەڵبژارد توانیم لەو مەجالی و گۆرانیانەیە دەنگێکی زۆر بە خۆم کۆبکەمەوە. بە بۆچوونی خۆت کامیان زۆرتر دەنگیدایەوە؟ پێما بێ لە سەرەتای بەرنامەکەەوە هەنێ گۆرانی کەڵپە و کاروان و کاکەمال و کاکسالاریانی و گۆرانیانە بە تێکەڵی هەنێکمان تێکەڵەکە و گۆرانیانە زۆر لای گوێگر ئازیز بوون و بەر خەڵک کەوت بوون و لە ناو خەڵکە ئەوانە دەنگیدا بووە. بۆ گۆرانیانە توانیمان ئەدایەکی باشی بکەین و خەڵکیش بە خۆمان بناسین. باشە توانی بەشێک لە گۆرانیەکەی هونەرمەندی خۆشەویست کەڵپەمان بۆ بڵێ برادەرگیان؟ باش دوانە ماندوو شتەکەی مۆزیقامان لەگەڵەکەی ناسم. لتو زیاتر برادری جان ای نوری چاویم لتو زیاتر برادری جان من چشگی آبمی آی برادری جان ای نوری چاویم برادری جان من لابونی چاچی تو ماویم. دەستان خۆش بێت بەردەوام بن دەستەکانت خۆش بێت کاکاوە. بە دەنگی چ هونەرمەندێک سەرسامی چ پێش خۆشترین دەنگ چ ئێستاش هەر بەردەوام حەزی لێ گوێ لێ بگری؟ دیارە ئەو مامۆستانی لە خۆشترین دەنگە هاوکاریکی زۆریان کردین لێرەوە ڕێزمەیە بۆ هەمویان بۆ کاکدیاری کیژان خان مامۆستا نەجمەدین و کاکاروانیش ئەو مامۆستانە یارمەتی زۆریان ناینۆک و ڕوو ئەکادیمێکە و یعنی چاومان کرایەوە لە وارەکەیە. وەکو جۆگرتنیش زۆر خۆم ڕاستەکەی کۆمەڵی گۆرانی بێژمانێ مامۆستا عەدنان کەریم، کاک نەجمەی وەڵامی،
ئەو گۆرانی کۆنەکان خوا لە خۆشبەکان تیار تۆفیق و عەلی مەردان یعنی زۆرن ئێستا ئەوە باشە ناوێنانەکە. خۆزگەی هونەریت بۆ ئەم قۆناغی ئێستا چییە؟ خۆزگەی هونەری ئەوەیە کە هونەر بێتە پیشەیەک کە خەڵکی یعنی هونەرمەندەکان بتوان پیشەیەکی سەرەکییان بێ و لای خەڵکی کارەکانیان بە ڕێز و تەقدیرێکی وا سیرکرێکە بۆ خۆت حەقیهی تەنها بۆ خۆت. بڵێ بۆ خۆم بۆ ئەم قۆناغە خۆزگەت چییە؟ پێم خۆشە کارێ بکەم وەکو شوناسی یەکەم وەکو کاری یەکەم بێتە شوناسێکە بۆ من ئەویش ڕەنگە کارێکی نیشتیمانی بێ کارەکە گۆرانی بێژێک بێ گۆرانیەک بێ کە کارێکی نیشتیمانی بێ ئەوە یعنی حەزەکەم وەکو یەکەم کارم ئەو کارە بێ ئیشەڵا وەکو کلیپێک. باشە حەزەکەیت یەکێک ئاوازدانەرێکە بێت لە خەیاڵتەیەکە لە موزیژەنەکان کاری ئاوازدانان و بەڕێوەبردنی کارەکانی دەنگت بۆ بکە؟ تەبان کەس کێ لە خەیاڵتا لە ئێستا؟ ئەستا نازانم بەڵام ڕەنگە لە داهاتووە کەسێک هیچ کاراسانیەکت بۆ کراوە بۆ بەڕێوەبردننی کارە ئابوووریەکانت یاخود پەیداکردنی سپۆنسەر بۆی بە زووترین کات بەرهەمێکی خۆت بەرهەمبێنی؟ کێشەی زۆربەی گورانی بێژەکان نەبوونی سپۆنسەرە بە تایبەت لەم کاتەیە کە بارودۆخێکی ناهەموارە بەسەر کوردستانە سپۆنسەر بێ سپۆنسەری یعنی کارێکی قورسە بۆ هەموو گۆرانی بێژێکە بتوانێت پەرە بەکارەکانی بۆ منیش هەر ئەو مشکلە بۆ باشە کێشە بۆ کەسایەتی تایبەتی لای کاوە کێیە؟ کەسایەتیە کە مەرج نییە وەکو هونەری گۆرانی بێ بێژ بێ نەخێر نازانم کەسایەتێکی وانە ڕەنگە زۆر بن نەتوانم نایان بێنم یان باشە. ڕەنگە ئەوە چیت لە ئۆتۆمبیلەکە کرد تا ئێستاش ماوتە؟ ئێستا نەماوە ڕاستەکەی بە ئۆتۆمبیلەکە خاڕە کشکانی داعم پێ کردووە ئێستا مۆدەل بەرزی پێ ئافرین دەستخۆش ئەڵێن زۆر بێمایدی ئەوە ڕەنگە لەوە بوو بێ ئەمڕۆ تۆزێ نانەهر پێشتریش کاتی خۆشترین دەنگش ڕەنگە نەگونجانی ڕوویا بێ لە کاتی پرۆڤوانەوە هەرەوەیە لەسەر ماڵە جارێک دوان سیان چوار ئەمڕۆ وی ئەمڕۆ بە تایبەت زۆر درێنکەوت ڕاست زۆر درێنکەوتی بۆ شعر لەبەر پێت لەبەر ناکرێ شعرم وەکو ئەو کتێبە شعرانی کە خۆمەمە زۆرینیانم لەبەر ینی شعری زۆرم لەبەرە خۆم ینی ئەشنووسی نا یعنی ئەو شعرانی کە کە خۆت حەزمێتی کلاسیکەکان ئەو کۆمەڵێک شعری تر بەڵام سوتفاکە جێروایە ئەو بەڕێزانی لەگەڵتان مۆزیقی یا لە بەرنامێکی ئاوایە کە گۆرانیە گەڵ بژێری سوتفاکە وا حەزەکەنیاوە پێیان خۆشە گۆرانیە بێ کەس شعرەکەی بە ناتاوی لەبەرەیە کاتی خۆشی لە بەرنامەی خۆشتین دەنگا ڕاستەکەی لە پڕ گۆرانەکەمانە گۆڕی کە کاتێکی کەمی ئەمە بۆ بەرنامەکە کە گۆرانی کەشمانە گۆڕی تۆزە قڕز بوو لە بەرکردن و ئەداکردنی ترەروای لیا باشە بۆچی ناتوانانی ئێستا بە پێوە گۆرانی بڵێ ئەگەر داوت لێ بکەم ئەتوانی کۆتا گۆرانی بە پێوە بڵێ زۆر باشە دو قسەی تۆ چییە؟ هەر ڕێز و خۆشەویستیە بۆ بەڕێزانی لێرە میوانن و بۆ بینەرانی خۆشەویست و کەناڵەکەتان زۆر زۆر سپاس جارێکی تر بەخێر بی بە هیوای سەرکەوتن بە هیوای بەرهەمێنانی کاری تازە بینینەوەت ئەمێ وارێشان پێشکەش کرا دووبارە دەستخۆشی لە موزیسیانەکانەکەم بە خێراتنی تەواوی میوانەکانەکەم ڕۆژی شەممە کلاسیکۆیە لە پرۆگرامێکی تایبەتا پێتانەگەمەوە ڕۆژی شەممە هەر شاد بن خواتان لەگەڵ گۆڕاو وەک جاران ماوەم لە دەردی دووری دڵ پەرز و خاوێم وێنەی ڕووسارێک لە دڵ جێگیرە بڵێ سەی عاشقێ هەر بە تاسیرە
عكسي رودنا بالبيلة كيشاو ناشورتا وغفير مسكوها عكسي رودنا بالبيلة كيشاو ناشورتا وغفير مسكوها هزو هناوي بينا يتشاوي من بي وفاني بياد ياري جبينكو هريالين باكو وقجارا ماويم من ناقوراويم من ناقوراويم من ناقوراويم من ناقوراويم روجي ماشي هربندي جانيم محمي شوايتو نازانم خومشي بادرد وخافة بجوري زمان ليادم ناجي محبوبي دوران لاقى الخافات ودردي زمانا وزورنا قرب عزيز بزانا لاقى الخافات ودردي زمانا وزورنا قرب عزيز بزانا هزو هناويم بينا يشاويم من بي وفانيم بياد عاشيم ياري جبين قول هريالين باكول وقجارا ماويم من ناقوراويم من ناقوراويم من ناقوراويم من ناقوراويم ناهيلي خاف بقري ملشيدل أمين باكاتي كاش ما جيرقل جوا نزاني كمن قراويم استاجر شيوات ولا برشاويم باش تجيم لسر دنيا أو ساجر عشقي بوبايش قمبا باش تجيم لسر دنيا أو ساجر عشقي